ئەمە ساتی کەرەنتینە و کۆرۆناکە نییە، بەڵکو 53/2025 جموجۆڵی بازار بە تەواوی وەستاوە. خەڵک گیرفانی خاڵی و فرۆشیار بێکڕیارە. لە سەردەمی کەرەنتینەی کۆرۆناوە بازار چۆڵی ئاوای بەخۆیەوە نەبینیوە. هەمووان ئۆباڵی ئەم دۆخە دەخەنە ئەستۆی دەسەڵاتدارانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە هیچ داواکاریەکی بەغدا جێبەجێ ناکات. بێگومان ئێستا زۆر بازار زۆر چۆڵە. ئەوش هۆکاریەوەی کە موچە نەدراوە خەڵک بە کوردەکەی با خەڵی بەتاڵ بە دڵنیایەوانێ خۆی حکومەت چی بێ بۆ گەلەکەی بکە بۆ هاوڵاتەکەی موچە و لەگە پرۆژە ئێتە بۆ بازارە جوڵێ و خەڵکە بژێتەوانێ بڵێ بەس موچە و بەس پرۆژەیە ئێنە پرۆژە دەرەکانە موچێتەوە حکومەت یانی چی ئەکامی حکومەت وڵام ناڵێکیش بەڕێوە بە چەندین ساڵە بە ئەندازەی ئێستا دۆخی بازار خراپ نەبووە. زۆربەی دوکاندارەکان دەڵێن ئێستا کاسبی ناکەین، دەزمایی چەند ساڵی ڕابردوو دەخۆین. خۆم دوکان نارم شۆڵ چی هەر ئەوە 2 ساڵیشە نەک هەر ئەم فترێ 2 ساڵیشە دەزمایی خۆمانە خۆین بەس مستەحەقین چی بچێنی ئەوە دووریتەوە. ئێمە خەڵکەکە بوو بە 2 بەشەوە 3 بەشەوە ببوورە. بەشێکی التیزاماتی دینی هەیە، ئەو کەسانێک کە التیزاماتی دینیان هەیە حقیقەتەن هەوڵێگریان بۆ ئەوەی ئەمە بگۆڕێ. بەشێکی لامسەرلا گردوێتە بەر ئەمەی سێمە کە زەرەر یەکێتی و پارتێکە خۆی هێرە ڕۆ بۆ دەنگان. خەڵکەکە زۆر بێتاقەتە هەمووی چاوەڕێی موچەیە زۆری چۆڵەوە سێریکە کاکە خەڵکەکەمی بێتاقەت و بێ حوسەڵەیە و ژیانی خەڵکەکە هەمووی لە نەنەکبەتی و لە داماویە و خەڵگەیە نەخۆشی شەکرێ هەیە، نەخۆشی زەختی هەیە، نەخۆشی دەرونی هەیە، پارەی ئیمکانێتی پێنی حەبەکە بکڕێت. بەغدا نردنی موچەی ڕاگرتووە، داوای جێبەجێکردنی نەوت و داهاتەکانی هەرێم دەکات. بەڕوونی بەدەسەڵاتدارانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمیان وتووە کە لە بەرامبەر ڕادەستکردنی 40-50 ملیار داهاتی مانگانە ئامادە نین 1 ملیار دینار بنێرن. کێشەی موچە تەواو قوڵ بۆتەوە و خەڵک لە دۆخێکی زۆر خراپدان، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم زۆر بێباکانە سەرقاڵی ژیانی شاهانەی خۆیانن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.